راپۆرتەکانی NRT لەسەر ژماری پاسەوانەکان بەردەوامە و لە بەدواداچوونەکانی ئەم جارەدا ژمارەی پاسەوانی سەرۆکی حکومەت و سەرۆکی پەرلەمان و جێگرەکانیان و وەزیرەکان بڵاو دەکەینەوە وەک ئەوەی لە پرۆژەکەی سەرۆکایەتی هەرێمدا دیاری کراوە. هەرێمی کوردستان تا ئێستا 8 کابینەی پێکهێناوە، لە کابینەی یەکەم تاوەکو کابینەی حوتەم 173 وەزیر و 43 پلەی وەزیری هەبووە. ئەگەر بەپی پرۆژە چاکسازەکەی سەرۆکایەتی هەرێم بێت، هەر وەزیرێک بە خانەنشینی 2 پاسەوانی دەبێت، واتە 173 وەزیرەکە 346 پاسەوانیان هەیە. هەروەها ئەوانەیشی پلەی وەزیریان هەیە کە خانەنشین کران 1 پاسەوانیان دەبێت و دەکاتە 43 پاسەوان. لە کۆی ئەو 7 کابینەیە لەبەرەوەی 2 کابینەیان 2 ئیدارەی بوون لە سلێمانی و هەولێر 6 پۆستی سەرۆکی حکومەت و 6 جێگری سەرۆکی حکومەت هەبووە. ئەگەر سەرۆکی حکومەت دوای خانشینیش 8 پاسەوانی بۆ دانرابێت، ئەوە 48 پاسەوانیان دەبێت و جێگرەکەیشی ئەگەر 4 پاسەوانی بۆ دانرابێت، ئەوە 24 پاسەوانیان دەبێت. هەروەها بەپی پرۆژەکەی سەرۆکایەتی هەرێم کابینەی ئێستای حکومەتی هەرێم کە کابینەی هەشتەمە ژماری پاسەوانەکانی بەم شێوەیە دەبێت: سەرۆکی حکومەت 40 پاسەوان، جێگری سەرۆکی حکومەت 20 پاسەوان، سەرۆکی دیوانی ئەنجومەنی وەزیران 6 پاسەوان، وەزیرەکان 6 پاسەوان کە ژمارەیان 23 وەزیرە و دەکاتە 138 پاسەوان. کابینەی هەشتەم 7 پلەی وەزیری هەیە و هەر پلەی وەزیرێکیش 4 پاسەوانی دەبێت کە دەکاتە 28 پاسەوان. هەر وەزارەتێک بریکارێکی وەزیریشی هەبێت، ئەوە 23 بریکاری وەزیر لە کابینەی هەشتەمدا هەیە و هەر بریکارێک 3 پاسەوانی دەبێت کە دەکاتە 69 پاسەوان. لە بەشێکی دیکەی پرۆژەکەدا ئاماژە بە ژماری پاسەوانی سەرۆکی پەرلەمان و ئەندامانی پەرلەمان و پەرلەمانتارە خانشینکراوەکانی کراوە کە دواتر پەرلەمانیش یاسایەکی بۆ دەرکردووە بۆ ڕێخستنی. بەپێی پرۆژەکەی سەرۆکایەتی هەرێم و یاساکەی پەرلەمانیش هەموو پەرلەمانتارێک دوای خانشینبوونی پاسەوانێکی بۆ دادنرێت. لە خولەکانی یەکەم و دووەم و سێەم 327 پەرلەمانتار خانەنشین بوون و 327 پاسەوانیان بۆ دانراوە. هەروەها سەرۆکی پەرلەمان دوای خانشینبوونی 8 پاسەوانیان دەبێت. هەرێم تا ئێستا جگە لەم خوڵەی پەرلەمان 5 سەرۆکی پەرلەمانی هەبووە کە دوانیان کۆچی دواییان کردووە و سیانیان لە ژیاندا ماون. ئەگەر ئەو 3 کەسەش هەرێکی 8 پاسەوانیان هەبێت، ئەوە 24 پاسەوانیان بۆ دانراوە. جێگرەکانیشی ئەگەر هەر یەکە و 4 پاسەوانی بۆ دانرابێت، ئەوە 12 پاسەوانیان بۆ دیاری کراوە. ئەو یاسایی پەرلەمانی کوردستان لە ساڵی 2012دا بۆ ڕێخستی پاسەوانی پەرلەمانتاران دەری کرد، هیچ ئاماژەیەکی بە پاسەوانی سەرۆک و جێگر و سکرتێری پەرلەمان نەکردووە. بەڵام بەپی پرۆژەکەی سەرۆکایەتی هەرێم سەرۆکی پەرلەمان 40 پاسەوان و جێگری سەرۆکی پەرلەمان 20 پاسەوان و سکرتێری پەرلەمان 4 پاسەوانی دەبێت. ئەندامانی پەرلەمانیش بەپی یاسا 3 پاسەوانیان دەبێت کە ژمارەیان 111 پەرلەمانتارە و دەکاتە 333 پاسەوان. بەپێی شیکارەکانی NRT لە 8 کابینەکەی حکومەت و 4 خولەکەی پەرلەمان، سەرۆکی حکومەت و سەرۆکی پەرلەمان و جێگرەکانیان و وەزیر و پەرلەمانتار و پلەوەزیرەکان 1540 پاسەوانیان هەیە. ئەگەر بە نزیکراوەی موچەی هەر پاسەوانێک 1 ملیۆن دینار بێت، ئەوە مانگانە دەکاتە 1 ملیار و 540 میلیۆن دینار. بەپێی پرۆژەی سەرۆکایەتی هەرێمیش کە پاسەوانی سەرۆکی پەرلەمان و سەرۆکی حکومەتی دیاری کردووە، ئاماژەی بە پاسەوانی سەرۆکی هەرێم نەکردووە. هێمن مەحموود، NRT.